سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی بەرنامەی ژیانەوە. بینەرانی عزیز، ئازادی و بەرابەری ژن و پیا و مافی سروشتی و ئینسانی پێکهێنانی پەیوەندی دڵخوازانە بەخواستی هاوبەش، دابینکردنی دەرفەتی ژیانی سربەخۆ بۆ لاوان، کۆتایی هێنان بە کولتور و سنەتێک کە لاوان لە سەرەتای ژیانی هاوبەشەوە ناچار بە دابینکردنی جیازی و مارەی ملیۆنی و ملیاردی دەکات، خواستی هەموو ئینسانێکی ئازادی خوازە. دەسەڵاتی نگریسی کۆماری ئیسلامی سەرکوتوو و شارێکی هەمەلایەنەی خسۆتە سەر ژنان و لاوانی کۆمەڵگە. ئەمە ڕژیمە لەلایەکەوە لاوانی بە یاساکانی شەریعەت لە پێکهێنانی ژیانی هاوبەش بێماف کردووە و لەلایەکی دیکەوە ساڵانە ڕێژەی جیابوونەوەی هاوژینەکان لە ئێران هەروەها ڕوو لە زیادبووندایە، کە خراپی دۆخیابووری، کۆمەڵایەتی و نەبوونی پەروەردەی تەندروست بەشێکن لە هۆکارەکان. هەژاری، بێکاری و یاسای کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی بوونەتە هۆیەوەی کە لاوان نەتوانن ژیانێکی سربەخۆ بۆ خۆیان دابین بکەن و لە چەندین شاری ئێرانیش کڵاوی شەرعی، خانەی عیفات وەک ناوەندی لەشفرۆشی، ڕیاکاری بێشەرمانەی سەرانی حکوومەتی ئیسلامی لە خەڵک ناشارێتەوە و حکوومەت بەرپرسی ڕاستە و خۆی ستەم و سوکایەتیەکە کە بەسەر ژنانی بێپەنا و هەژاری ئێراندا سەپاندوێت. لەم بەرنامەی ژیانەوەی پێشووماندا کە هاوڕێ هاوکارم بێهروز مەردۆخی پێشکەشتانی کرد لەسەر بابەتی جیابوونەوەی هاوژینی و کێشە کۆمەڵایەتیەکان و توێژێکی بوو و چەند خاڵی سەرەکیان خستە بەرباس و لێکۆڵینەوە کە لە ئەگەری جیابوونەوەی هاوژینی ژنان لە بواری ئابووریدا تووشی چگیر و گرفتێک دەبن و هەروەها چەند خاڵی سەرەکی تریش. لە بەرنامەی ئەمڕۆماندا چۆنیەتی مارەکردن و مارەیی و کێشە و گرفتەکانی ژنوشوو لە ناو بنەماڵەدا و هەروەها جیابوونەوەی هاوژینەکان دێنینە بەرباس. بەپێی گرنگی ئەم بابەتانە بەباشمان زانین کە لە بەرنامەیم هەفتەیەماندا زیاتر پێداچوونەوەی بکەین لەسەر ئەم بابەتە و داوامان کردووە لە هاوڕێ کیمیا ئەسەدی هاوکارمان، هاوڕێ جەمیلە ئازادی لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە و چالاکی سیاسی و هەروەها هاوڕێ وریا ئەحمەدی کارناسی کێشە کۆمەڵایەتیەکان تا بەشداری بەرنامەکەمان بن و چەند پرسیاریان لەم بوارەدارە سە بکەین. بەو هیوای ناوڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئەوەی ئازیزیش بێت لەگەڵمان بۆ بینین. ئاوڕانی خۆشەویست، کاتتان باش و بەخێر بێن بۆ بەرنامەی ژیانەوەی ئەمڕۆمان. کاتێکتان باش، دەستان خۆش بێ. سپاس بۆ دروستکردنی ئەم بەرنامە کە ژیانەوەیە. سپاسی ئێوەش دەکەم و سپاسی گوێگران و بینەرانیش دەکەین. منی ڕێز سڵاوم هەیە بۆ بەشداربووانی ئەم بەرنامە و بۆ بینەرانی ماندون. زۆر سپاس. منیش سڵاو ڕێزم هەیە لە خزمەت ئێوە و هەروەها بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خوشحاڵم کە جارێکی تر بازم میوانی بەرنامەکە ئێوەدا. زۆر سپاس بۆ هەرسێ میوانی عزیز، بەخێراتتان دەکەم جارێکی تر بۆ بەرنامەی ژیانەوە. کاگوریا هەیە لە سەرەتادا زۆر بە کورتی ومان بۆ باسکە کە لە ڕوانگەی ئێوە زەواج یان هاوسەرگیری چییە و لە چ بار و دۆخێکدا کەسێک دەتوانێت هاوسەرگیری بکات. ازدواج ژیانی مشترک لە بین دوو کەسە کە سنع و ساڵ یان سنع و ساڵێکی قانونی بێ 18 ساڵ بەرەوبان بێت، بە حاڵ تەسلیمی ئاگاهانەی دوو کەسە کە یانەوێ ژیانێکی مشترکیان بێت. ئەوە تەبیعیترین حاڵەتی، بەڵام لە ژێر چاوەدێری جمهوری ئیسلامی و قانونی ڕەشی مەذهبی و هەروەها لە ژێر سایەی لە ناو جامعەی سەرمایەداریە لە ژێر سایەی مالکیەتە ئەم کارە سوورەتەگرێت. هەر بۆیە بەشێکە لە مالکیەت و بەداخەوە ژنێک لە جامعەی سەرمایەداریەوە بەدەوامەعی مەذهبیە بە تەواوی تەبدیل بوو بە بەشێک لەو کاڵا و خەریکردنە سەری خەرید و فڕۆشە. بەڵێ زۆر سپاس. دەمە لای هاوڕێ کیمیا پێت وایە ژنان لە ئێرانەوە بە تایبەتی لە کوردستان لە رابطە لەگەڵ هاوسەرگیریە تا چ ڕادەیەک ئازادی هەڵبژاردنیان هەیە، ئازادی هەڵبژاردننی هاوسەرەکانیان هەیە، ڕاتان شێ لەبارەوە؟ دیارە ئەگەر ئێمە وەکو قانونی کۆماری ئیسلامی چاو لە پرۆسەی ئەزدواج بکەین، خب قانونی کۆماری ئیسلامی هەروە کە هەمومان دەزانین و ئەشارەمان پێکرد، یاسا و قانون و هەموو شتێکی لە قورئان گیراوە ڕەسمەن پیاک مالکی ئەو ژنەسەوە پیاگە کە لە ناو بنەماڵەدا ئێستا باوکی بێ برای بێ یا
هاوسەرەکەی بێ ئەوانن کە ساحەوی ئەو ژنن و لە قانونی کۆماری ئیسلامیدا حەقی انتخابی نییە ئەو ژنەوە ناتوانێت بە مەیلی خۆی ئەزدواج بکات. بۆیە هەروواکە هەمومان دەزانین کاتێکە کچ گەیشتە 9 ساڵ تەبقی سنەتی پێغەمبەر ئەو کچە دەتوانێت ئەلبەتە هینی باوکی یا وەلی ئەمری ئەو کچەکە یا باوکی بێ یا باوای بێوە یا مامۆی بێ ئەتوانن ئەو کچە مارە بۆڕن بۆ پیاگێکی تروە. هەروە کە زانین ئەمە خۆی نیشان دەهەندێ ئەوەیەکە ژنان هیچ حەقی انتخابێکیان نییەوە، هیچ اختیاراتێکیان نییە بەتایبەت لە ڕابطە لەگەڵ ئەزدواجدا. بەڵام هەروە کە زانین تبقی مبارزاتێک لەناو کۆمەلگای ئێراندا بووەوە با تەوەجۆ بە سەتحی ئاگاهی کە چوو گەسە سەرەوە بەشێک لە خانەوادەکان ئەو حەقە بە ژنان ئەدەن و ژنانیش خۆیان خاهانی ئەو حەقن کە بتوانن خۆیان هاوسەری خۆیان انتخاب بکەن. بەڵام بەشێک لە خانەوادەکانیش بە ئەو حەقە کە ژنان خاهانین واکنش نیشانەدەن و قبوڵی ناکەن. بۆیە ئێمە زۆر جار شاهدی ئەوەین کە دیگمانە شاهدی ئەوەین کە زۆرێک لە ژنان دوای ئەوە کە هاوسەرگیری دەکەن تووشی کێشەگەلێکی زۆر دەبنەوە و کێشەگەلە منجەڕەبێت بە تەلاق. و بۆیە زۆر جار دیکمانە کە ژنێکە گەرەکی تەلاق بسێنێت بەداخەوە بە بەهانەی لەوای ناموس ئەو ژنە ئەکوژنوەیە ئەوەی کە کاتێکە ئەگەڕێتەوە بۆ ناو بنەماڵە لەلایەن بنەماڵەیەوە یا بەدەستی هاوسەرەکەی خۆی کە داوای تەلاقی کردووە ئەو ژنە ئەکوژن. و زۆر جار شاهدی ئەوەیش بووین کە ژنانێک مخالفەتیان کردگە لەگەڵ ئەزدواجی ئیجباری یا زۆرە ملی ئەو ژنانە بەداخەوە بەدەستی باوک یا برایەوە یا پیاوەکانی بنەماڵەیەدان کوژراون. و بۆیە هەمووی ئەمانە هەڵەگەڕێتەوە سەر و قانون و یاسا کە هیچ پشتیوانیەکیان لە ژنان نەکردە لە هیچ بوارێکدا. دەست کەواتە توێن بڵێن هەم لە بواری شەرعیەوە ئاینێکی ئیسلامی ئەو ئیجازەیەدات و لە بواری یاسایش و حکوومەتی کۆماری ئیسلامی هەمیسان ئەو یاسای بە ئیجرا دەرێنێ. بەڵام دیار لە قسەکانی تۆشە خاڵێکی دڵخۆشکەری تیا بووی کە دەسای خەباتی ژنانەوە لە کۆمەلگادا ئێستا شتە تۆزە خراوەتە پاڵ ئەو شتانی کە بەسەریە تێپەڕ بووە کۆمەلگا ئەوەش بەنەوەی تۆزێک ژنان تۆزێک کراوەترن، کۆمەلگاکان تۆزێک پەزیراترن بۆ هەڵبژاردننی ژنان بۆ هاوسەرگیری. هاوڕێز جەمیلە ئەمە باز لە زەواجی زۆرم لێ بکەین. زەواجی زۆرم لێ و نابەدڵ چ کاریگەریەکی ڕۆحی و ڕەوانی لەسەر ژیانی ژن یان کەسەکانی دەوروبەری دادەنێ؟ کیمیا قسە بکەم کە باسی ئەوەی کرد کە لە بڕێ لە خانەوادەکانە بەوە گەیشتون کە ئیجازە بە کچەکانیان بدەن بە دڵخای خۆیان ئیزدواجکەن. من تۆزێ هەڵوێستم هەیە لەسەر ئەو قسانە. ڕاستە بڕێ لە خانەوادەکان بەوە گەیشتون کە ئیجازە بە کچەکانیان بدەن ئازادانە ئینتخاب بکەن و زەواج دروست بکەن. بەڵام بەپێی تەوەڕومێک کە لە ئێرانە هەیە بەهۆی مەسایلی ئەقتصادی کە لە ئێرانە هەیە ئیستێش ئەو ئازادیە نەگەیشتە قۆناغی ئەو خۆشەویستەیە کە کچ و کوڕ ئەیانەوێت دروستی کەن و بنەماڵە دروست بکەن. چونکی ملاکەکان بۆتە ملاکی مادیات. یعنی تەوەڕوم لە ئێران وای کردووە کچێکە ئەیەوێ کوڕێک ئینتخابکە یا کوڕێک کچێک ئینتخابکە بەرمەبنای مادیاتەکە ئینتخابەکەی ئەکا بەرمەبنای ئەوە کە ئایندەیان چەندە محکەم ئەبێ لەباری مادیاتەوە ئازادن. بەڵام ئەو خۆشەویستیە و دروستکردنە نەگەیشتۆتە ئاستی خۆی. ئەو زەواجە ئیسکەش زەواجێکی ئوسوڵی و دروست نییە لە نەزەر و ڕوانگەی منە کە ئازادیشن تیا ئینتخاب بکەن. بەڵام لەویا ئازادن ئینتخاب بکەن. بەڵام تێ ئینتخابەکەن ئەوەی کە لەباری مادیاتۆ بتوانە زیندەگی تەئمین بکە یا کوڕەکە کچێک ئینتخابەکە کە جەهزیەیەکی چاکی بێ. ئایا توانین بڵێن ئازادن لە ئینتخابەکەیانە وەختێ کۆڵێ مادیات و مەسائلی تر ئەبێتە شەرت و شروتی زیندەگیە و ئینسانە؟ من ئەلەوەیە هەڵوێستم هەیە. پرسیارش کە کردێت زەواجی زەواجی زۆرملی کە ئینسانێکە خۆی نەتوانێت تەعینی ئەوە بکە بە خواستی خۆی کە خواستێکی
کە ئەو خانەوادە دروست ئەکا سبحینە مناڵ تحویلی جامعەیە لە خواستێک کە حەقی مسەلەمی هەر ئینسانێکە لە انتخابەکانیانە ئازاد بێ بە هاوسەرگیری و ژیانی مشتەرەک کە ئەو مەحروم ئەکرێ ئەوەڵەن ئاعتماد بە نەفسی لێ ئەسەندرێتەوە ئەوڵەن لەباری دەرونیەوە ئینسانە ئەڕوخێت یا لە مشکلاتی دوای ئەوە کە چی دروست ئەبێ دوای ئەوە خیانەت دروست ئەبێ دوای ئەوە هەمیشە مەسایلی و شەڕ و ئاژاوە لە بینی ئەو دوو ئینسانەیە دروستە بێ کە چونکی انتخابەکە خۆی نەی کردووە لە جامعەی ئێمە شاخۆ بەداخەوە ئینسانەکان ئەوەندە ئازاد نین ئەوڵەن یەکتر بناسن جا بچنە زیندەگیەکی هاو بەشەوانێ لە ئەوروپا ئینسانەکان ئازادن کە ئینسانەکان تا حەدێ ئەتوان یەکتر بناسن و بچنە ژیانێکەوانێ یەکتریش تاقی بکەنەوانێ هەتا ئێمە لە ئەوروپا هەمانە 30 ساڵە بە یەکۆ زیندەگیەکە ئیستا ئیزدواجی نەکردووە تا ئاگا بەوەکە لە لای خۆمان کە بە زۆرە ملی و ئینسانە ئیزدواجی پێ بکەیت وەختێ ئینسانێک ناناسێت ئەسڵەن نەشناقتی لێی هەیە نەئەزانێ کێیە حتا زۆر جا بڵێن شکڵیشی نەدی و وادار ئەکرێ ئیزدواجێ بکە زۆر کێشەی ڕۆحی و ڕەوانی لە بنەماڵەکانە دروستە بێ ئەس جملە ئەو ژن و پیاوە حتا تۆ ئەگەر کچێک بە زۆر بەشوو ئەدێ ئەو مەسایلی ڕەوانیە بۆ پیاوەکەش دروست ئەبێ چونکی ئەو لەگەڵ کەسێکە ئیزدواجی کردووە کە ڕۆح و هیچ شتێکی لەگەڵ ئەو ئینسانەیان نییە ئەسڵەن ئەو ئینسانە قبول ناکە هیچ خۆشەویستیەکی پێنادا هەمیشە ئەو ئینسانە پیاوەکە ئەگە کچەکە بە زۆر پێی درابێ هەمیشە ئازانەکە ئەو کچە خۆشی ناوێت حتا ئەگە خۆشەویستیشی بۆ دروستکە لەو زیندەگیە هەمیشە ئەو پڕۆ باوەڕی وەیە ئەو کچە خۆشی ناوێ ئەو کچە خیانەتی پێیەکە ئەو کچە زۆر شت هەیە کە بە ساعەتها ئەتوانانی قسەی لەسەر بکەی لەسەر ئیزدواجی زۆرە ملی حتا ئیزدواجەکان کە بەخواستی خۆشیان ئەکرێت مەسایلی تری بەدواوێت تا ئەکۆکێ بە زۆرە ملی ئەمانە ئیزدواج بکەن زۆر لەسەر سبحینە کە مناڵیان ئەبێ زۆر شت هەیە کە مەسایلی ڕۆحی ڕەوانی بەدواوە بێ چێگا بۆ خانەوادە دایک و باوک فامیل هەموو شتێک دروست ئەبێ پێش هەموو شتێ کەسایەتی ئینسانەکە ئەڕوخێ بۆ زەواجی زۆرە ملیە حتا پیاوەکەش کەسایەتی ئەڕوخێکە لەگەڵ کەسێکە زەواجی کردووە کە هیچ ئەوی ناوێت درست کەواتە هاورە جەمیلە لەسەر قسانە کە جەنابتان لەسەر قسەکانی کیمیا کردان پێتان وایە ینی سەرباقیەوەی کە بنەماڵەکان و یاسا ئیجازە با کە ژنان وە کچان هەڵبژاردنێکی اختیاریان بێت لە هەڵبژاردننی هاوسەرە بازم لەمپەرێکی تر لە کۆمەلگایەکی وەک ئێرانە دێتە پێشەوە لە کوردستانە لەو ناوچانە کە دیسان لەمپەرێکی گەورە هەیە کە زۆرترین کاریگەری بۆ هەڵبژاردن هەمیسان قازانجی مادیە کە تەواوکەرە بۆ هەڵبژاردنیەوان دقیقاً بەڵێ با من یەک نمونەی سادە بێنمەوانێ وەکو وایە مەسەلەن ئێستا سینەما ئازادە بچی بۆ سینەما بەڵام تۆ پێ نییە بچی بۆ سینەما مناڵەکەت پوڵی پێ نییە بچێ بۆ سینەما ئەو ئازادیە چ ئەرزشێکی بۆ تۆ هەیە کە مناڵەکەت پوڵی نەبێ بچێ بۆ سینەما یاخۆت نەتوانێت ئازادیەکە هەیە توانی بچی بۆ سینەما بەڵام پوڵ نییە بچی بۆ سینەما کەسکەواتە لێی مەحرومی درست کە هەزار بنەمای مادی دانراوە بۆ ئیزدواجە ئیسش ناتوانین پێ بڵێ ئیزدواجێکی ئازاد زۆر خاڵێکی جێی سەرنج بوو دەستخۆش بە جەنابەت دێمن لای هاوڕێوریە هاوڕێوریا بەڕایەوە تەلاق چییە؟ ئایا تەلاق لە بواری یاسایی لەگەڵ تەلاقی مەسەبی جیاوازیان هەیە ئەگەر هەیە جیاوازیەکان چییە؟ بەڵێ من حەز دەکەم دووسی کەلیمە لەسەر خودی ژیانەکە دووبارە قسەکەەوە جا لەسەر تەلاقەکە چوون بەحاڵ ژیانێکە کەسێ شخصی سیوم دەخاڵەتی تیاکات لە تەسفینگیریەکەی بەشدار بێت بە نەزەرمەوە ژیان نیە یعنی هەر کەسی بێت دەوڵەت بێ مەسەب بێ برا بێ باوک بێ دایک بێ هەر کەسی تر بێت مادام شخصی سیومێک لە ئەواتف و عشق و عەلاقەی دوو نەفەرا خەریکن دەخاڵەتەکەن ئەوە هەل لە دوورەوە جای سێ بیرینەوە بۆ ناو کۆمەلگاکەی خۆشمان کە عەمەڵەن وای دەرتێت کە لە ئاخرە کچەکە ئەفرۆشی بە پیاوەکە بە نەزەر منۆ قسەی جەمیلە زۆر دقیقە یعنی ئەم نوع ژیان دروستکردنە لە کۆمەلگای ئێمە ئەسارەتی ژنەوە حەقارەتی پیاوە یعنی بە نەزەر من لە بین ژیان و زیندانە شتێکی دروست ئەبێت کە بەشێکی کەمی ژیان و زۆربەی زۆری زیندانە
ئەوە بە خودی تەلاق یعنی گریە کۆرە بە معنای لەغەویەکەی یعنی گریە کۆرە یا گرێکردنەوە. تۆ ئەگەر تەوەجۆ بکەی بە تەلاق یعنی گرێکە زووتر دروست کراوە دروست بۆیان دروست کراوە خەریکن ئەیکەنەوە. بەرحاڵ تەلاق یعنی جیابوونەوە یعنی ئەو شتێکە تەوافقیان لەسەر کردبوو یا تەوافقیان کردبوو لەسەری بۆیان دووبارە خەریکن لە کۆڵخۆیانی ئەەکەنەوە یا ئەگریە کۆرەکە ئەەکەنەوە. وەلێ ئێمە ئەم نوع ژیانە و ئەو نوع تەلاق و ئەوانە ئاسەواری ڕۆحی ئەوە ڕەوانی لەسەر ئەو کچ و کوڕانەی کە دەسەکەن بە ژیانوە لە تەواو عمری ژیانیانەوە لە جیابوونیانەوە لە دوای جیابوونەوەیانە سەنگینیەکە بەسەرشانیانەوە. بە نەزەر من کەسانێکە بەو قەید و بەندە بۆ شەرت و شەروتەوە ژیان دەست پێەکەن هیچ کامێکیان لە سڵامەتی ناتوان بەخوردار بن. هەر بۆ دەلایلەکەی ئەلعان کیمیا و هاوڕێی کیمیا و هاوڕێی جەمیلە ئێشارەیان پێکرد. بەڵێ زۆر سپاس بۆیەوە باسی تەلاقمان کردەمەوێ باسێش لە مارە بڕینکەین. هاوڕێی کیمیا بڕایەوە مەلا لە کاتی خوێندنەوەی خۆتبێ ئاق ئایا ئەو کچە ئاگادارە کاتەوە لەو وشە عەرەبیانەی کە وترێ لەو مەراسیمی مارە بڕینێ ئایا بۆی ماناکرێتەوە کە مەلایە چیەڵێت لەسەر مارە بڕینێ و کچە لەو کوڕە؟ هەروە کە شارەمان پێ بکرد تبقی شەرعی ئیسلام کچ لە 9 ساڵاندا دەتوانێت هاوسەرگیری بکات. زمانێکە ژن و پیاکە گەرەکیانە هاوسەرگیری بکەن لە ئێراندا تبقی شەرعی ئیسلام ئەبێت ڕسمەن مارەیان بکەن و مارەکردن لە حکوومەتێکی ئیسلامیدا لەسەر 4 ڕوکنە. یەکێکەوەی کە ئەبێت حتمما ژن و پیاگەکە حزوریان بێت، یەکێکەوەی کە ئەشێ وەلی ئەمریانێ باوک کچەکە کە تەسمیم گیرەندەی ئەسڵیە و ئەزدواجەیە ئەبێت حتمما حزوری بێت. سێومیەوەی کە 2 دانە شاهد ئەشێ حتمما حزوریان بێت، 2 دانە شاهدی پیاک کە شاهدی ئەو ئەزدواجە بن. و چوارمیش ئەوەی کە ئەشێ حتمما هەردووکیان مسلمان بن. لە دینی ئیسلامە ئەڵێن کە کافر ناتوانێت سەرپەرستی مسلمان بکات، بۆ یە شەرتی ئەسلی ئەزدواج لە حکوومەتێکی ئیسلامیدا ئەوەیە کە هەردووکیان مسلمان بن. کاتێک ئەم 4 ڕوکنە ئامادە بوو ئەو ئەزدواجە توانێت شکل بکرێت و خوتبەی عەقدەکە خوێنن. سیغەتێکی وایە کە ئەوەڵ تبقی شەرعی ئیسلام ئایەیەکی قورئانە خوێنن و مهریەیەکی بۆ دیاریەکە. قورئانێکە ئەگەر ئێمە چاوی لێ بکەین کاتێککە بەحسی لە ژن کردووە ژنی وەکو کەنیز بینیوەوە، بە کەنیز ناوی ئەوات. کاتێک لە حتا لە سوورەی بەقەرە ئایەی 223دا هەیە کە مستەقیمەن ئەڵێت کە ژنان کشتزاری پیاگەکانن، ژنان مەڵکی ئێوەن و بە هەر شێوازێک پێتان خۆش بتوان واردی کشتزارەکانی خۆتان بن. کاتێککە ئەوڵ تاخی قورئان ئاوا بەحسی لە ژن کردووە کە کەنیزە، بەردەیە، کشتزارەوە زۆرێک لە مشتانە، کاتێککە بە ئایەی قورئان ژنێک ماراکەن معلومە کە ئایندەی ئەزدواجە چی بەسەر تێدی و یا بنەماکەی لەسەر چی. وحتى خودی ئەزدواجیش ئەگەر ئێمە چاو لە کتێبێکی فقهی بکەین لە قسمەتی معاملاتی باب النکاح هەیە کە نووسیە ئەم نکاحەیان ئەزدواجە معاملەیەک لە بینی 2 خانەوادەدا بە وجود دێت. بۆیە هەر هەمووی ئەمانە من بۆ خۆم پێش هاتکە کە کاتێکە ناو دڵی و جامعەدا بوومە زۆر شتم بینیوە کە کابرایەک بە ناوی مەڵای یا شێخەوە بە قورئانێکەوە دێت و بە عەرەبیش تایەک ئەڵێت کە معلوم نییە بۆ ئێمەی ژن چه شەرگەلێک دیاریەکات و بەوش عەرەبیانە ئەو سیغە ئەخوێنێتەوە و لە ئاخری زۆر تەنیا یەک پرسیارێک لێکات کە ئایا ڕازی بەم ئەزدواجی یانە و بە زمانی خۆت ئەڵێت کە من مارەتانم کرد لەسەر کتێبی خوا و لەسەر سونەتی پێغەمبەر. کاتێکیژە ئەپرسید لێتەوە وش عەرەبیانە چی بۆ خوێندیتەوە ئەڵێت کە ئەوە کەلامی خوددایە بە خاتری ئەوەی کە ئێوە مەحرەم بن بێت. وەمە پرۆسەیەکە کە لە ئەوەڵی ژیانی هاوبەشدا لە حکوومەتێکی ئیسلامیدا دەست پێدات. بۆیە بە نەزەری من ئەزدواج لە حکوومەتێکی ئیسلامیە و لە قانونی ئێرانە بەتایبەت قەراردادێکە کە بە ئەمزای ئەو قەراردادە ژن زۆرێک لە حقوقەکان خۆی وەکو تەحسیڵات، اشتغال، حەقی مناڵ، حەقی تەلاق و حتا انتخابی شۆنی ژیانی بە ئەمزای ئەو سەنەدەکە ئامادە کریاگە واگوزارەکات بکات. زۆرتەوە دەست خۆش دەمەلای هاوڕێ جەمیلە. هاوڕێ جەمیلە بەڕایەوە کاریگەریەکانی دیابوونەوە لەسەر ژیان
چەندە دژوار دەبێت یانی لەسەر هەردوو لە هەم ژن هەم پیا و لە بواری دەرونیەوە توش قەیرانێک دەبن لە کاتی جیابوونەوەدا و دوای جیابوونەوە. خۆی ئیزدواج حتا گە بە شێوەیەکی دوو کەس حتا بە خۆشەویستیش ئیزدواج بکەن دوایی مەجبور بن بە جیابوونەوە چ ئەگا بەوە نابەدڵ بەشوو بدرێ یا نابەدڵ ژنی بۆ بهێندرێ کاریگەری زۆر زۆر کورس لەسەر ئەو ژن و مێردە دائنێت لەسەر مناڵەکان دائنێ بە تایبەت ژن و مێردەکە ئەبینی ژیانێکیان دروست کردووە بە یەکەوە خشت خستیانەتە سەر یەک بە هەموو بەدبەختی و مشکڵاتێک و هاتوونەتە سەرەوە دانێکیان لەویا مەجبورە بێ خشت بیڕوخێنێتەوانێ جا هەر چەند ساڵێکە بەیەکەوە ژیا بێتن ئەوەندەش قورسایی جیابوونەوەکە لەسەر و ئینسانە زۆرتر ئەبێ لەسەر هەردووکیان لەباری ڕۆحی ڕەوانیەوە یەکشت هەیە ئەڵێ لە بینی ژومێردا کە جیا ئەبنەوە شتێک بە ناوی بردنەوە نییە حتا ژنەکە لە پیاوەکە جیا ئەبێتەوانێ ناتوانانی بڵێ ژنەکە بردی و یەتەوانێ چونکی ئەو پیاوەکە مقەسر بۆ لە ژنەکە جیا ئەبێتەوانێ یا حتا پیاوەکە بڵێن چاک بۆ ژنەکە جیا بێتەوە شتێک نییە بڵێ لەمەیە دانێکیان بردوویەتەوانێ هیچیان نیان بردوتەوانێ هەردووکیان زەرەرێکی قورس و گەورەیان کردووە لەباری ڕۆحی ڕەوانی و خاستە نەگە مناڵیشیان بێت هەردووکیان دۆڕاون لە بیایە کە جیا ئەبنەوانێ چونکی گەورەترین عیلاجێکە تەلاق عیلاجێک نییە کە بڵێ دەرمان نییە بۆ ئەو ژن و مێردە ناچاریە کە تەلاق ناچاریە بۆ ئەو ژن و مێردەکە هیچ دەرمانێک نامێنێت بەکاری ببدرێ وەکو نەخۆشی مەسەلەن ئاخرین عیلاجەکە وەکو دیانێک هەیە تۆ پاسمانیەکەیت و پارتیەکەیت و یەکە ئاخرەکەی ئەو دیانە هەر مەجبوری بیکێشی تەلاقی بینی ژن و مێردیش هەر ئەو عیلاجە خراپەیە کە تۆ بەکاری ئەیانی مەجبوری جیابیتەوە کاریگەری دەرونی زۆر زۆر لەسەر بنەماڵە هەیە لەسەر خاستەن لەسەر مناڵ ئەبن بە دوو بەشەوانێ ئەوە لێرە ئەو لە ئەوروپا کە هەیە مەسەلەن هەفتێ لای دایک هەفتەیەک لای باوکەمە یا مەسەن بەش ئەکرێن بەسەر دایک و باوکەکەیە لای خۆمان بە جۆرێکی ترە لە ئێران بە جۆرێکی ترە ڕەنگ بێ زۆرتر پیاوەکە ببێ بە ساحەبی مناڵەکە لە دایکەکە بسێندرێتەوە لە باری ڕۆحی ڕەوانی ناڕەحەتێکی زۆر بۆ دایکەکە بەجێ هەڵێ کە ناتوانێت مناڵەکەی ببینێ ناتوانێت لە باری اقتصادی و مناڵەکەی گەورەکە و پەروەردەکە لەو لاو باوکەکەش لەم لاوە گیرەکە هەرچەند خۆشی ئینتخابن مناڵەکە ئینتخابەکە لەبەرەوە کە مەسەلەن تۆزێ لە باری ڕۆحی و زەربە لە ژنەکە باکە جیا ئەبێتەوانێ مناڵەکە سەرپەرستیەکە چونکی حەقی هەیە لە ناو جمهوری ئیسلامیە مەسەلەن هینیکە بازم ئەویش ئەو مناڵانە مشکڵاتێکی زۆریانە بێ لە خانەوادە ئەکەونە بەردەستی دایکێکی تر یا مەسە مناڵەکە لای دایکەکە بێ ئەکەوێتە بەردەستی کەسێکی تر زۆر زۆر تەسیراتی ڕۆحی و ڕەوانی لەسەر کولن نەک هەر ژن و مێردەکە مناڵەکانیش حتا خانەوادە های دەوروبەریشدا ئەنێ حتا بۆ دراوسێکان مشکڵات دروست ئەبێ ئەم ژیانەکە لێک ئەترازێ بەڵام ناچاریشە کەواتە تەلاق کێبڕکێک نییە کە براوەیەکی ببێ گرفتێکی واکە هەر وڵاتیا زەرمەند دەبن ناگێت کاگوریامێ لەم بوارە و زیاتر قسە بکەنیانی بە لەبەر چاوگرتنی ئامارە ڕسمی و ناڕسمیەکان نزیکەی 1/3 هەموو هاوسەرگیریەکان هەڵدەوەشێنەوە و هاوژینەکان لە یەکجیا دەبنەوە جیابوونەوە هەم بۆ ژن و هەم بۆ پیا و لە بواری کۆمەڵایەتیەوە کە باسی لێ بکەین تا چه ڕادەیە کاریگەری هەیە و هەروەها لە نێوانیاندا ئایا جیاوازی هەیە زیاتر لەسەرەوە قسە بکەین ئەوڵەن لەسەر دوو جملە لەسەر ئەو شتێک کە پرسیارەکەی پێشوت کەوتت ئایا جیاوازی قانونی و مەسەبی هەیە لە تەلاقە ئەوە من دەبیرم چۆ بێژم بڵێ ئەو جیاوازی هەیە لە بڕێ لە وڵاتەکانە هەم دەوڵەت و هەم مەسەب یەکێکن ئەوانە زۆر شەباهەتیان هەیە بە یەک لە ئێران و وڵاتی وەکو ئێران بەڵام مەسەن لە ئەوروپا لە زۆرێک لە وڵاتەکانە تۆ هەر پێویست نییە مەسەبی بە شێوەیەکی مەسەبی زواجکەیت لەم ئەڵمانە ئەتوانی فقط بە قانونی زواجکەیت و بە مەسەبی نەیکرد بەڵام مەسەڵەن مەسەب لێرەیە هەر زۆر کۆنەپەرست ماوەتەوە بەڕاستیانەی دەوڵەت زۆر بە ئاسانی ئەتوانێ جیابوونەوەکە ئیمزا بکات و بڕات بەڵام مەسەب مەسەڵەن کاتولیکەکان لە عین حاڵە مەسحەبن بەڵام ساحبکاری 4 ملیۆن
کارکونن لە وڵاتی ئێمە و ئەو 4 ملیۆن کارکونە ئەگەر جیا ببنەوە یانە ئەگەر تەلاق بسێنن بە تایبەت ژنەکان ئەوانە ساحبکار کە خودی مەسەبە ئەتوانێت دەریانکە. من شاید نمونهایەکی زۆر بووم کە فقەتەوەی کە لەسەر کارەکەیانەوە دەریان نەکەن چۆن ژیانی تریان تشکیل داوە بەڵام بە ڕاستمی لای مەسەبوونیان وتووە کە یعنی جیابوونەوەکەیان حتا لەلایەن دەوڵەتەوە بەسەب نەکەیان بوو. لەسەر ئەم پرسیارە خود دیارە وەکو هاوڕێ جەمیلە وتی ژیانێکە خۆی زۆر لەرزان بووە و زۆر کەس دەخاڵەتی تیا کردووە و زۆر شاداب نەبووە و لە عین حاڵە مناڵ هاتوۆتە بین لە عین حاڵە لەخەرە پرۆسەیەکی توولانی بڕێجار بە یەکەوە تێت کردووە لەگەڵ ژنێک یا ژنێک لەگەڵ پیاوێک دەی ئەوە ژیانە وەختی تێکەچێت یانێ وێرانی ئەو ژیانە یانێ وێرانی ماڵی یانێ وێرانی ڕۆحی بێ حەد و حدود بۆ هەردووکیان حتا بۆ دەوروبەرێکیان بڕێجار یعنی دپرسیۆن و نەخۆشی بۆ هەردووکیان یعنی بێسەرپەرستی بۆ مناڵ و بە تایبەت زۆر هاوڕێ جەمیلە ئیشارەی پێکرد زۆر زۆر مهمە مناڵ وەختی لە بێنابێ تماشاکە مناڵێک هەر وەختێک هەتا وەختی باوکو دایکەکەی و مناڵەکان هەن بە یەکەوە ماڵ خۆیە بەڵام تۆ وەختی دوای جیابوونەوە باوجودەوەی کە دوو ماڵیان هەیە ئەوان ئیتر ناڵێن ماڵ خۆمان ئەڵێن لای دایکم ژیانەکەم یا ئەڵێن لای باوکم ژیانەکەم بۆ سەقفە بەسەریانەوە نامێنێ وەختی ئەو سەقفە بەسەریانەوە نەماوە نەما یانی ڕۆحیاتیان تێکەچێت من کەمترین مناڵم بینیوە لە نەزەر سلامەتیەوە بە سلامەت دەرچێت کە وەختی باوکو دایکانیان جیابوونەتەوە بەحاڵ زۆر زۆر شرایەتی زۆر زۆر مهمە کە لەو شرایەت لە کەسانێکەوە زەربە ئەبینن یا زۆرترین زەربەکانە بینەوە خۆیان لە هیچ دروستکردنەکە یا هیچ دەخیل نەبوون ئەوانەیە مناڵەکانن لە هەر حاڵە ئەو ئامار وەرقامێک کە ئشارەت پێ کرد ئەمە وەکو هاوڕێ جەمیلەش وتی بردنەوەی تیانە نەک تەنیاتیانی بەڵکو بڕێجار حتا ئەبێ بە کۆنفلیکت و حتا بە خوێن ڕێزی لە ساڵە 75,000 ژن لە تەریق یا مێردەکانیانەوە یا حتا براو باوک خۆیانەوە یعنی لە تەریق نزیکترین کەسی بەڵام کەسەکە پیاو بێت ئەکوژگین و ئەو ئامارە مطمئن بن ئامار وڵاتێک نییە وەکو پاکستان چون پاکستان ئەسڵ ئامار ناگری عێراق ئەسڵ ئامار ناگری لەو زۆرێک لە شوێنەکان دنیا وەکو ئافریقا یا حتا بەشکی زۆر لە ئێرانە ئەوانە جز و ئامار حساب نابێت زۆرترین کەسەکان لەوێ لەو شوێنانە ئەکوژگین باحاڵ ئەو یانێ تەنیا ئەوە نییە کە جیابوونەوەیکی ئاسان بێ زۆر جار تبدیلەوەی بە خشونەتێکی زۆر ئینوە بەداخەوە قوربانیەکانیان لە ئاخرە و ژنەکان درست کەواتەم ئامارانە گیراوە زۆر ئامارەکە لەوە بەرەو سەرتریشە هاوڕێ جەمیلە زانین هۆکاری ئەوەی کە ژنان نەفرەت و تووڕەیەکی زۆریان لە مەلاو ئاخوەندەکان هەیە هۆکاری ئەم تووڕەیە چییە بەڕایەوە من پێشەوە لەسەرەوە قسە بکەم ویستم لەسەر ئەو مەسلەی جیابوونەوە قسە بکەم کە جیالەوە کە لەباری ڕۆحی ڕەوانی و چەنە تەئسیراتی لەسەر منداڵ و خۆیان هەیە چەندەیتر لە ئەکەونە بەرتانە و تەشەری ئەموو ئەو ژن و مێردە خاستەن ژنەکە یعنی ئەو ماڵی وێران بۆ زندگی وێران بۆ خەڵک ئەچێت تیکەی بۆ هاوێ و تەشەری لێ ئەدا و هینی لێدا ئەوەش بەشێت کە لە دواکەوتووی کۆمەلگای ئێمەکە یعنی ناهێڵ ئینسانەکە بە ڕاحەتی جیاش بێتەوانێ کە بۆ هەموو مشکڵاتەوە هەیەی خاستەن ژن زۆرتر لەم مەسەلەیە لە ناو خەڵکە زەربە ئەخواتوی ئەوش بۆ خۆی بەدبەختیەکە بۆ ژنان ئەو مەسەلەی کە ئەڵەی کە بۆچی ژن نەفرەتی هەیە لە مەلا ژن نەفرەتی لە مەلا نییە نەفرەتی لەو قانونە هەیە کە مەلا لە مێشکیایەتی کە لە مێشکی مەلایەکنا مەلاژ ئینسانێکە وەکو ئێمە بەڵام قانونێک کە لە مێشکی ئەو مەلایەکە ئەوێ بەسەر ئینسانەکانە خاستەن ژنا دایسەپێنێ دواکەوتوانە و زنجیر لە ملکردن و لە قاچکردنی ئەم ژنەیە ئەم پیاوەیە خاستەن ژنان نەفرەتەکە ئەوە لە ژنان هەیە لەوەکە لە هەموو ئازادیەکان ژن مەحروم کراون بۆ نمونە تۆ مەسەلەن من یەک نمونە
حتا لە مەسەلەی ئیزدواجا بۆت بێنمەوانێک کە لە قانونی شەرعی ئیسلامە من زۆر جار کە لەگەڵ ژنان قسەم چووە حتا لەگەڵ دایک و خوشکی خۆشم قسەم کردووە ئەم شتیان بۆ قابلی قبول نەبووە وتومە لە شەرعا نووسراوە کە تۆ دایکت بە گیان دەرچوونەوە بێ باوکت بە گیان دەرچوونەوە بێ مادام باوک مێردەکەت ڕەئی لەسەر نەبێ تۆ بۆت نییە بچیت سەری دایکت یا باوکت بێ حتا ئەگەر مەسەلەن ڕازی نەبێ یا ئەگە حتا مێردەکەش لە سەفەر بێت تۆ بۆت نییە بچیە بێ بێستی مێردەکە لە سەفەر بێت تۆ ئەو ڕازی بێ لەوە کە تۆ بچی سەری دایکت یا باوکت بن و هەدا من لەناو کەس و کار خۆمە لەناو ژنانە باسم کردوتە نا ئێمە شتەمان قبول نییە ئەوتم تۆ وەختێ دینەکەت قبوڵە ئەو شتە لەناو ئەو دینەیە کە باس کراوە کە تۆ حەقت نییە ئەزیزترین کەست ببینی بێ ئیجازەی باوکت ئەو لە شەرعادا ئەوەیە کە تەنەفوری ژن بەرامبەر بەمەلا هین ئەکاک ئەو شەرت و شەرایەتەیە کە بۆ هیچ ئینسانێک بەڕێوە ناچێ حتا مەسهەبیەکان خۆیان بۆیان بەڕێوە ناچێ هەر ئەو ژنە مەسهەبیانە بێنە پێیان بڵێ ئەڵێ نا چۆن من سەری دایکم نێم سەری باوکم نێم تا باوکم ئیجازە نەدا لە سوورتەکە شەرعەکەیە ئەوەی تایە کە ئەو ئیمانی پێیەتی و پەیڕەوی ئەکات ئەوەیە نەفرەتەکە ئەوەیە کە ژن نەفرەتی لەو قانون و یاسا هەیە کە بۆ ژنی داناوە زۆر باشە دەستخۆش بۆ جناب هەورە جەمیلە دێمە ڕای دای هاوڕێ کیمیا پێت وایە لە پرۆسەی جیابوونەوەی هاوژینی ژنان تا چەندە اختیاریان هەیە و بنەماڵەکان چۆن دەتوانن پشتیوانی ژنان بن لە کات و ساتانە ئەم خۆشە بەر لەوە کە بچمە سەر سوالەکە باسی مهریە هات ئەگەر کاتمان بێت تۆزەحاتێکی لەسەر مەڵێ بەدڵنیاییەوە فەرمە مهریەکردنیش وەک ئەوە وایە کە توو شتێک بسێنی و لە قباڵی شتێک پەرداختی و لە شەری ئیسلامیشدا پیاک بە مهریەکردن ئەو ژناسێنێت لە شروعی ژیانی هاوبەشیشدا ئەو مهریە خۆی معزەڵێکی گەورەی ئەو زواجەسا ئیسە چە بۆ پیاک یا چە بۆ ژنان وە کاتێکیش کە خەریکن ژیانی هاوبەشەکەن ئەو مهریە ئەندەل متالبەیە یانێ ئەو ژنە هەر کاتێک کە گەرەکی بێتوانێت متالبەی کات و مهریەکەی وەربگرێت و کاتێکیش پێی شتێک ئەو ژیانە بە دەلایلهایەک تێکەچێت و زۆربەی لە پیاگەکان لەبەر ژیانێکی سەختیان کە هەیە ناتواننەوە مهریە پەرداختکەن بۆیە مەجبورن بە هەر شێوازێک هەست ئەو ژیانە تەحمڵکەن بۆ ژنەکانیش هەروە زۆر جار لەبەر وەرگرتنی مەهریە تووشی کێشەهایەکی زۆر دەبن زۆر یەک ئیشارە بکەم کە زۆر لە زۆربەی زیندانەکانە ڕێژەیەکی زۆر لەو پیاوانەشەیە کە لەسەر هەرو مهریەکە نەیانتوانیوە پەرداختی کە نەسا لە زیندانەکانان کاتێک باس لە مهریەیەک ئەکرێت جملەیەک معروف هەیە کە ئیژن مهریەکی دادێکی گرفتێ واست لەسەر هەرە قسەی خۆتا لەم حاڵەدا بینین کە زیندانەکانی ئێران پڕە لە مەحکومانی مهریە معزەڵی مهریەک لە بینی ژن و پیاکدا هەیە لەلایەکەوە بۆ پیاک تەبعاتی حقوقی و قانونی هەیە و لەلایەکەوە بۆ ژنەکان وەکو تەزمینێکە ئێستا ئەگەر تو لە ناو جامعەدا پرسیار لە هەر ژنێک بکەی پرسیارێکی ئاسایی کە مهریەت بۆچی یا بۆچی مهریەکەی تەنیایەک جواب پێهاتەوە کە ئەڵێت پشتیوانێکە بۆ دوا ڕۆژی ژیانم یعنی ئەوەندە کارێکیان کردگە بەو ژنەکە ئەوەندە پشتیوانی و حمایەتی لە خانەوادەی خۆی نەبینیوە مەجبورە کە پشت بۆسێ بۆ مهریە و مهریە ئەبزارێکە بۆەوەی کە خانەوادە تەحسیڵات و جوانی ئەو ژنە ئەرزیابی بێت وە یعنی بە مهریەکردن خەریکن موقعیەتی تەبەقاتی و تەحسیڵی و سەکتی خانەوادی تەرەف مقابلیان ئەرزیابیەکەن ڕاستەیەکی مستەقیمی هەیە لەگەڵ دیدگایەکی نابەرابەری تەبەقاتی لە ناو جامعەدا یعنی کە من تبقی موقعیەتی تەبەقاتی خۆم ئەرزش و ئێتبار بۆ خۆم دانم ئەرزش و ئێتباری من ئەگەر لە خانەوادەیەکی کەم دەرامەت بم حدودەن سە سکەوە ئەگەر لە خانەوادەیەکی پڕ دەرامەت بم حدودەن 2 یا 3000 سکەم و ئەمە خۆی نابەرابەریەک بە وجود تێرێت کە ئەبێت و لازمە لە مەوردی و تەجدید نەزەر بگرێت و ئەگەر ژنانێکیش مهریەگەلێک سەنگین دانن بۆ خۆیان بە معنای ئەوە نییە کە مالکی ئەو مهریان بەڵکو وەکو ئەهرومێکی فشار ئەستفادەی لێگەن و کاتێکە وایە ئێمە چۆن بتوانین ئەگەر ئەو ژیانە ئاوا دەست پێ بکات ئێمە چۆن بتوانین ڕابطەیەکی قوی و بەرابەر لە ناو خانەوادەدا دروستکەین بە لە حاڵێکدا ئەم هەموو نابەرابەریە لە ناو خانەوادەدا وجودی هەیە و یانی گەرەکمە بێژیم ئەگەر ئێمە واردی قوانینی کۆماری ئیسلامی بین قوانینی ژن لە ناو کۆماری ئیسلامی دابین کە هەمووی بەرئەساسی قوانینێکی فقهی و شەرعیەوە بە ئاياتی قورئانی خۆیشی بە پیاک سالاری دەست پێکات
و چاوێکی پیاکسالارانە و ئەبزاری بە ژن هەیە و بەنا بە هەمووی ئەمانە ژن لەو سیستەمەدا فقط وەسیلەیەکە بۆ مناڵ هاوردن و حتا بکارەت زەمینەیەکە بۆ ئەوەی کە نیشان بات کە ئەو کچە مهرەمومە یانێ قبل لەزەوە کە ئەزدواج کات لەگەڵ کەسێکترا نەبووە و ئێستا پیاگێک تێت وە پۆڵێک ئاات ئەو ژنە ئەسێنێت وەگەرەك یا تەپیە و خەریدەکە کردێکی ئەو ژیانە هاوبەشە دەست پێدات بۆیە بەنەزەری من مهریە ئەبزارێکە کە ژنان بە عنوانی کالا ئەرزیابیەکات و ئێمەش خەریکین بەم شێوەگەلە خەریکین کمەکەکەین کە ئەو سیستمە مرتەجە و نەخۆشە ئەدامەدار طبقی ئەو قانونی کۆماری ئیسلامی کە ئەگەر وا چاوی لێ بکەین قانونی کۆماری ئیسلامی ژنان لە جیابوونەوە هیچ اختیاراتێکیان نییە بەڵام خانەوادە ئەتوانێت حمایەتهایەکی ئاتفی ڕەوانی و عەمەڵی و حتا ماڵی ئەتوانێت یارمەتیان بات حمایەتی ئاتفی و ڕەوانی وایە کە کاتێکە ئەو کەسانە کە تەلاق ئەسێنن زۆر جار ئەحساسی تەنهاییەکی زۆرەکەن و ئەسترابێکی زۆریان هەیە و گوێدان بە قسەیان و بەبێ ئەوەی کە قزاوەتیان کەن ئەتوانن ئەحساسی ئەمنیەت و ئارامیشیان پێبن بێ ئەوەی کە بە قسەهایەکی ناخۆش سەرکوتیان بکەن ئەتوانن مەسیرێکیان بۆ دروست بکەن کە بتوانن لەو مەسیرە هەدەف و ئەولەویەتهایەکی تازە دەست پێ بکەن و زۆر جار لە خانەوادەکان زۆربەیان غەیرە مستەقیم یا غەیرە مستەقیم ئەو کچە ئەجبار ئەکەن بە ئەزدواجی مجدد تەشویقی ئەکەن و ئێمە ئەبینین کە زۆربەی لە کچەکان ئەبینین و هەمیشەش ها لە بەرچاومانەوە زۆرێک لە کچەکان لەبەر ئەوەی کە خانەوادە حمایەتیان ناکات و یا هەر خانەوادە نایان هەوێت مەجبورن خۆیان بکوژن یا ئەو ژیانە تەحەمڵکەن بۆیە باشترە کە خانەوادە لەم بوارەدا فشار بۆ کچەکان نێرێت زۆرتر حمایەتیان لێ بکە کە دوارە موجب ئەوە نەوەی کە بچێت و ئەزدواجێکی نامۆفەقی دیکەی بێت درست یعنی بنەماڵش هەمیسان وەک کۆمەڵگا کە ئەو کێشانەی هاوڕە جەمیلە بەحسی کرد کە بۆ ژنانیش زەقترە دوای جیابوونەوە هەمیسانەوە دووپات نەبێتەوە لە بنەماڵەکانە وە کۆمەڵگا هەڵسوکەوت نەکرێت لەگەڵ کەسانێک کە جیابوونەوە و زۆر سپاس بۆ هەر سێ میوانی عەزیز بۆ قسە و باسەکانتان و بۆ ئامادەبوونتان زۆر سپاسان دەکەم بۆ بەرنامەکە من لە ئاخرە فقط چەند جمڵە عەرزەکەم ئەوەیە بە نەزەر من ئێمە ئەگەر بمانەوێت نەخشمان ببێت ئەبێ خۆمانە وەک خانەوادەکان کۆمەڵە وەکو کەسانێک کە ئەم قەید و بەندە بە ئەسارەت دەزانن ئەبێ خۆمان لەو قەید و بەندە ڕزگارکەین ئەبێ خۆمان کارێ بکەین کە ئیجازە نەدەین یعنی لە هیچ ژیانێکە دەخاڵەت نەکەین و ئەم ژیانەوە دروستکردن ژیان کەسەکان خۆمان لە قەید و بەند و بەندگی دەربێرین ئەبێ کارێ بکەین کە ژیان و ئێزدواج ئیدامەی ڕەوابتێکی زۆر تەبیعی بێت کە پێشتر بوو بێت و ئەم کەسانە بە ئەنازەی کافی بەیەکە و بوو بێتن و بتوانن خۆیان تەسبیم بگرن و وەختی خۆیان تەسبیمیان کرد ئێمە فقط و فقط پشتیوانیان بین و بتوانین ئەو شتێکە ئەوان حەز ئەکەن بیکەین بۆیان و یارمەتیان کەین کە ئەگەر حەزکەن یارمەتیان کەین کە ژیانێکی باشیان بۆ دروست بێت ئەوە بە نەزەر من ئەمریکە کە ئەم ئێمە ئیسا ئەتوانین بیکەین لە داهاتوویچە بەحاڵ ئەم تەواو ئەم حەق و ئەم حقوقل ئێزدواج و قانون قوانین گەلێکە ارتجاعی هەیە و سەدها ساڵە بەردەگی ژن خەریکە بە نمایشە کێشێت هەمووی ئەبێ لەغوە بێتەوە بچێت ناوەژغاڵدان تاریخ و ژیانێکی لایەق شانی ئینسان بتوانێت بەراوردە بێت و هەموو ئینسانەکانی داهاتوو. بەڵێ زۆر سپاس بە جەوناوتان هاوڕێ وریام. هاوڕێ جەمیلە زۆر هەوڵماندا نەمانتوانی بیگەڕێنینەوە بە داوای لێبوردنەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و دەستخۆش بۆ هەر سێ میوانی عەزیز، هاوڕێ کیمیا ئەسەدی، هاوڕێ وریا ئەحمەدی کارناسی بەرنامەکە و کارناسی کێشە کۆمەڵایەتیەکان و هاوڕێ جەمیلە ئازادی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و چالاکی سیاسی. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ژیانەوە بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان و هیوادارم ناوەڕۆکی بەرنامەکە جێی سەرنجی ئەوەی ئازیز بوو بێت. سپاس کە تا ئێستا لەگەڵمان نابوون و ماڵاوە.